ئەمە یەکەمین جار نییە خۆپیشاندانی ناڕزایی دەربڕین هەرێمی کوردستان بکرێت، بەڵام یەکەمین جارە لە وەتای ڕاپەڕینەکەی ساڵی 1990ەوە شەپۆلێکی ناڕزایی سەرتاسەری بێت لە هەرێمەکەدا. فەرمانڕەوایانی هەرێمی کوردستان دەڵێن خۆپیشاندانەکان تەنها دژی سیستەمی پاشەکەوتی موچەیە، بەڵام شیکەرەوە جەخت دەکەنەوە لەوەی ڕەهەندی تریشی هەن. ڕدڵنیاییەوە ئەوەی کە ڕوئەدا تەنها پەیوەندی بە موچەوە نییە، بەڵکو بەڵگەیە کە زیاتر لەسەر ئەوەی کە خەڵکی کوردستان متمانەی بەو دەسەڵاتە نەماوە، ئەو دەسەڵاتە بە تەواوەتی شەرعیەتی لەدەستداوە. دیارە ئەوەش دیارە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ڕەهەندی سیاسی هەیە و لە ئاکامی و لە داهاتووشە لە دەرەنجامی زیاتریشی لە دەرەکەوێت. لە پاش ئەم شەپۆلی ناڕزاییە سەرۆکی کابینەی هەشتی هەرێمی کوردستان دەخوازێت خەڵک دڵنیا بکاتەوە لەوەی هەنگاوی گەورەنراون بۆ هەر هیچ نەبێ کە بکردنەوەی ڕێژەی پاشەکەوتی موچەکان. ئێمە هەنگاوێکی زۆر باشمان بڕیوە بەرەو کۆتایی هێنان بە پاشەکەوتی موچە. طبیعی ئەمە هەنگاوێکی گرنگە هەمووی نییە، بەڵام دەتوانم بڵێم دوای ئینشاءالله ئەو چاکسازیانەی کە ئێستا پرۆژەکەی لە پەرلەمانی کوردستان هەیە، من دەتوانم بڵێم دوای ئەوە ئێمە دەگەینە ئەو مەرحەلەی کە بە تەواوەتی بابەتی پاشەکەوتی موچە لە هەرێمی کوردستاندا نەهێڵین. چاودێر دەڵێن هێشتا نازانرێت ئایا ئەم پەیامەی حکوومەتی هەرێم بۆ بەدەنگەوەچوونی داواکانی خەڵکە یان هەوڵێکی ترە بۆ کەمکردنەوەی ناڕزاییەکان. ئەو بڕیارەی کابینەی هەشتەمی هەرێمی کوردستان کای بۆ کەمکردنەوەی پاشەکەوت لە موچەی فەرمانبەران بۆ ئەو موچانی کە لەژێر 400,000 دینارۆی ماگانە، ئەمە بەوانشی کەملاوانەیە چەند خۆپیشاندەرێ یا چەند فەرمانبەرێ دڵخۆش بکا، بەس ئەگەر بۆ ماوەی 2-3 مانگە بۆ ماوەی 6 مانگی داهاتووە گە سێری بکەین، من لەو باوەڕانیم ئەمە بتوانێت خۆپیشاندەران دەمکوتکایان خۆپیشاندان بۆسێنێت. لەگەڵ بەردەوامی خۆپیشاندانەکانیشدا فەرمانڕەوایانی هەرێمی کوردستان ئاگاهی دەدەن بە خۆپیشاندەران. ئەگەر چقۆیان بەدەستەوە وەکو دەمانچەیان پێبیتون و بێن ئەو شتانەشکان ئێمەش عینەن ڕەفتاری وە بالمقابل لەگەڵیان. توندوتیژی لە خۆپیشاندانەکاندا ڕوویان داوە و هێزە ئاسایشیەکان دەیان کەسیان دەستگیر کردووە و ڕێگە لە ڕووماڵکردنی خۆپیشاندانەکانیش گیراوە. هاوکات خۆپیشاندەرانیش جەخت دەکەنەوە لەوەی ناڕزاییەکانیان بە ئاشتیانە دەردەبڕن. ئێمە خەڵکیی ئاشتی خوازین، تەنیا قەڵەمەکانمان پێیە. ئەوەش کە لێرە کۆی کردوونێتەوە داوامانە تا حکوومەت بە زووترین کات موچەکانمان پێ بدات، ئەگەریش نایدات ئەوە بایکۆتی هۆڵەکانی خوێندن دەکەین. لەگەڵ ئەو ڕەهەندە سیاسیانەی خۆپیشاندانەکان هەیەە، بەڵام هێشتاش بە گومانەوە لەوە دەڕوانرێت تەنانەت هەڵبژاردن وەک بەشێک لە چارەسەر لی بڕوانرێت. هەڵبژاردنەکە یارمەتی ئەوەیە کە وەکو بڵێ سەرەتایەکی نوێ دروستەکە بۆی دەسەڵاتێکی نوێ بێتەکایەوە و شەرعێدا بۆ دەسەڵاتە نوێ، بەڵام ئەمما بڵێ ئەو دەسەڵاتە نوێ کە شەرعێتی هەیە چارەسەری کێشەکانی پێئەکرێ، ئەوە دڵنیانی و بڕواناکە بەو شێوەیە ئاسان بێت. ئەم جارەیان خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان سنوورێکی دیاریکراوی جوگرافی بەزاند و ناوچەکانی هەولێر و دووەکیشی گرتەوە. وەک چاودێر دەڵێن ئەمەش وەرچەرخانێکی گەورە و نوێی سیاسیە لە هەرێمی کوردستاندا.